سڵاو ڕێز هاوڕێیان بابەتی لالەزار من یەک ڤیدیۆم لەسەر بڵاو کرد ئەوە بوو دوای بە کوتایی شەڕەکە بە چەند سەعاتێک بە 3 سەعات دوای ئەوە ڤیدیۆیەکم بڵاو کردەوە باسی هەندە خاڵم کرد زۆر کەس پێی سەیر و سەمەڕ بە ئەو خاڵای کە باسم کردو بە تایبەتی بابەتی ئەژێ ئەمین و سەرۆکی حکومەت کە بەشدارن لەم پلانەدا من لێرە نامێ لەسەر بابەتە قسە بکەم بەڵکو دەمەوێت لەسەر میدیای کوردی کەناڵەکانی ڕاگەهاندن قسە بکەم و سوسیال میدیا و خەڵکانێکی کە ئازادی خوازن کە خەڵکانێکن کە بەسەر بەخۆی ئیش دەکەن و چالاکوانن کە سەیری سوسیال میدیامان دەکرد بەڕاستی فەوزایەکی زۆر گەورە بوو فەوزایەک بوو کە لەبەر خەڵکیشم بزر کرد بوو ڕۆژانە دەهان ڤیدیۆ بڵاو دەبوویەوە دەهان زانیاری بڵاو دەبوو یەک لەوەی تر لەدەچوو یعنی هەندە شت بڵاو دەکرایەوە دوای 2 سەعات شتی تر دەهات نەفی ئەوانی تر دەکرد یعنی فەوزایەک بوو ئەو فەوزایەوەی لە خەڵکت سەی لە خەڵک شێوان نەیان دەزانی ڕاستیەکە لەکوێیە و هەڵەکە لەکوێیە ئەسڵی بابەتەکە لەکوێیە بەداخەوە من ئەمە بە شتێکی نێگەتیڤ دەبینم میدیای حزبی شتێکی ترە ئەوە تەوجێ کراو لەلایەن حزبەوە و وەک حزب چون دەیەوێ وا دەکە ئێمە میدیای حکومیمان نییە تەنانەت میدیای حزبیمانەیە و میدیای سەربەخۆمانەیە ئەویش کە کەوتبوو ژێر کارتێکردنی میدیای ئەو دوو حزبە بەداخەوە کە هەندە جار سەیری کەناڵە حزبەکانم دەکرد و سەیری هەندە کەسی ترم دەکرد هەمان بۆچوونیان هەبوو بەڵام ئەو کەسانی تر ساڵە دوورن لە حزب دوورن لە دەسەڵاتە بەڵام کەوتبوونە ژێر کارتێککەوتنی ئەو میدیایە کە هەمان قسەی حزبەکان دەڵێن هەمان قسەی ئەملا و ئەولا دەڵێن بۆچوونی خۆیانی ئازاد نەبوو من زۆر دڵخۆش بووم بە قسەکردنی ئاواتخان خوشکی کاک لاهور بەڕاستی ئەو پەردەی لەسەر زۆر شتی کردەوە ئەو هەموو قسەکردنە کە لە لالەزار چی بووە و چی نەبووە و کە دەهان ڤیدیۆ و دەهان بابەت بڵاو بوو ئەو نەفی هەمووی کرد ئەو نەفی هەموو شتەکانی کرد و ڕاستیەکەی وت ئەوە شتێکی زۆر گرنگ بوو دەستخۆشی لێ دەکەم هەروەها لێرە سوپاسی دەکەم بۆ بە ژنێکی زۆر عاقڵ دەبینم بەڕاستی ئەبوایە ئەم ژنە ڕاوێژکاری هەم لاهور بە و هەم باڤەڵیش بە یعنی ئەوە قسەکانی من بە جوانی دەبینم قسەکانی زۆر منطقی بوو قسەی بوو کە ڕاستیەکی زۆری تێدا بوو و سوپاسی دەکەم کە وەزعەکەی وت باسی کرد وەک خۆی چونکە هەندە فلممان دەبیست لەوێیان کردبوو هیند یعنی شتێکی تر شتێکی زۆر لازم یعنی بەڕاستی بەداخەوە ئینسان ئەو هەموو شتە بڵێ و دوای ئەوە سوور بزانێ ڕاست نەبوو و بەردەوام بێ ئەمە شتێکی باشتیە ئەوە خاڵێکی تر من دەمەوێت باسی کەم کە ئەوەیە بۆ خێزانی کاک لاهور من ئەو بابەتە حەزەکەم هیوادارم گۆی لێ بێ یان ببینێ ئەم ڤیدیۆیە ئەوەش ئەوەیە کاک لاهور جنسیە بریتانی هەیە بۆ سکالا لە بریتانیا ناکەی لەسەر ئەمە وەزعی کە ئێستا ڕوویداوە و سەرۆکی یەکێتیش جنسی بریتانیا هەیە بۆ کەیسەکە دەتانەوێت بیبەنە بەغدا بۆ ناتەنەوێت بیبەنە بریتانیا ئەوە بۆ من جێگای پرسیارە ئێستا من بچمە شوێنێک یا کوڕەکەم بشتە شوێنێک لە وڵاتێک شتێکی وای بەسەر بێ جنسی ئەڵمانی هەیە بەرامبەرەکەشی جنسی ئەڵمانی هەیە من لێرە سکاڵی لەسەر دەکەم ڕاستە حەدەسەکە لەوێ بووە بەڵام بۆم هەیە لێرە سکاڵی لەسەر بکەم ئەتووە خێزانی کاک لاهور دەتوانی لە بریتانیا سکالا تۆمارکەی بۆ تۆمار ناکەی ئەوە جێگای پرسیارە بوو هەوڵ دەدەم بیبەنە بەغدا ئەوە بۆ من جێگای پرسیارە بابەتی کێ بوو کێ ئیشی کردووە فڵان سەر بە ئیسرائیلە و فڵان سەر بە ئەمریکایە و فڵان سەر بە ئێرانە و تا کۆتایی کاکی خۆ یەکشت
زۆر ئاشکرایە لە کوردستان حزبەکانی دەسەڵات و حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەوە من بەرپرسیارم لەبەر ئەو قسەیە هەر هەموویان پەیوەندیان لەگەڵ دەرەوەی عێراقیان هەیە هەر کەسێک لە دەرگای ئەوانیاندا بێ دەرگایان بۆ کردوتەوە و خستوانەتە سەر سەری خۆیان و ئامادەکاریان دەربڕیوە هەموو شتێکیش بکەن حزب نییە لە کوردستان وڵاتێکی ئەقلیمی یان ئەوروپی یانی شەرقی ئەوسەط داوای پەیوەندی لەگەڵی کرد بێ ڕازی کرد بێ وا دەزانن ئەگەر ئەو پەیوەندیانە هەبێ شوێنیان قایمتر دەبێت لە کوردستان بەداخەوە ئەمە ڕاست نییە لەبەر ئەوەی ئەوانە بەکارت دێنن ئیتر لە ئێرانە بگرەوە لە تورکیا بگرەوە لە ئیسرائیلەوە بگرەوە ئەوروپا ئەمریکا تا کۆتایی ئەوان ئاعتمادیان لەسەر خۆ و خەڵکی خۆیان نەکردووە ئاعتمادیان لەسەر دووشت کردووە پارە چون پەیاکە خۆیان بەڕێوە بن هەم ئۆپۆزیسیۆنیش و هەم دەسەڵاتیش دوای ئەوە هێز دەسەڵات هێزی لەشکری هەیە ئۆپۆزیسیۆن هێزی لەشکری نییە هەوڵی داوە پەیوەندیەکان لە دەرەوە بەهێز بکە ئەوەش بەهێزێکی خۆی دەبینێ کە خۆی پێ ڕاگیرە لە کوردستان من ئەمە هەردووکی باڵی دەبینم چونکە هێزە بە هێزی گەل بێ هێز ئەبێ ئەو قەناعەتە بکە تۆ هەتا دەبینین حزبە ئیسلامیەکان یەکێکیان سەر بە ئیخوانەوە یەکێکیان سەر بە سەلەفیە و یەکێکیان سەر بە ئیتر هەر تەیارێکی تری دینی بێ هەمان شت حزبەکانی تر بەعارەزە گۆران بینیمان نەوەی نیوە تا ئاخیری ئەمە هەمووی ملمەنانەی لەسەر پارە و دەسەڵاتە بەداخەوە کە دوور لە بەرژەوەندی خەڵکە بەرژەوەندی خەڵک و قسەکرد لەسەر بەرژەوەندی خەڵک بەکاردێنن بوو بەرژەوەندی خۆیانی حزبی و دەنگهێنان هەرچەندە دەنگدان و دەنگهێنان و پەرلەمان لە کوردستان هیچ باەکی نەما بینیمان سەرۆک حزبەکان دەگیرن دەکەس ناشێتە سەرجادە بوویان خۆ پێشاندان بکە لە هەموو دنیایە لە ئاسیا و ئەفریقا و ئەوروپا بگرە شەرقی ئەوسەط بگرە کە سەرۆک حزبێکی مەعارزە دەگیرە یا شتێکی بەسەردێ لە عینەن سەعات لە عینە ڕۆژ بە هەزارەها خەڵکی لاینگیری ئەو حزبە دێنە سەرجادە بەڵام ئەمە نەمان بینی ئەمە چەندی سەرۆک حزب گیرا و دەستگیر کرا وای لەهات نەمان بینی هەزارەها لاینگیری بێنە سەرجادە یعنی من تێناگەم ئەوە بوو کاکی خۆم ئێستا نەوەی نوێ و بەرەیگەر لە سلێمانی بڵێ ناتوانین و یەکێتی وایانە دەکەوانە دەکەن فەرمون لە هەولێر بیکەن بۆ لاگرانی بەرەیگەل لە هەولێر و لە دهۆ کیش خۆ پێشاندانێک ناکەن دژی گرتنی سەرۆکەکەیان بە تایبەتی بەرەیگەل خۆ پەیوەندی تا زۆر باشە لە هەولێر لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هیچتان پێ ناڵێن بۆ ناچن خۆ پێشاندان بکەن یعنی کاک شادمان ڕێزم بۆ هەیە ئێستا وەک سەرۆک حزب تەسەڕوف دەکا ئەیوت نزیکەی 20,000 ئاوارەی سلێمانیمان هەیە ئێستا کە بەرەیگەل بۆ ڕایان کردووە ئێدە باشە لەو 20,000 5,000 ماموو بە سەرجادە لە هەولێر خۆ پێشاندان بکەن دژی ئەو هێرشەی لەسەر لالازر کراوە کە هەمومان ئیدانەی ئەو هێرشە دەکەین من یەکێکم لەوانە هێرش ئەو هێرشەی لەسەر لالەزار بەو شێوازە هەڵایەکی کوشندە بوو زۆر خراپ بوو دەتوانی بە شێوازێکی تر ئەو بابەتە چارەسەری بکەن من لە کەناڵەکە یەکێتیش باسم کرد وتم دەتوانی لە دەرەوەی بگرن دەتوانی لە شوێنی تر دەستەسەریکەن نەدەبوایە ئەم هێزە بەکار بهێنرێت و ئەم شێوازە ئەم شەڕە بکرێت موین بەگشتی من هەم بەرەیگەل و هەم نەوەی نوێ کە ئێستا هەن دەبینم ئۆپۆزیسیۆنێکی ڕازگونینن ئەگە ئۆپۆزیسیۆنێکی ڕازگوو بن دەچنە سەرجادە و خەڵکی خۆیان دەبن ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هاوڕێیان بەڕێزان زۆر برادەر ڕەخنەی منیشی گرت کە گوایە من لەم ئەحداسەی لالەزار چوومەتە کەناڵی یەکێتی قسەم کردووە و بوومەتە یەکێتی هاوڕێیان باو خەڵە بۆتان باس بکەم من لەگەڵ هیچ حزبێک نیم من کەناڵەکانی میدیا دەردەچم من چوومەتە ئەمریکا لەوێش لە کەناڵی حکومەتیەوێ دەرچوومە قسە کردووە تەلەڤیزیۆنەکە من لە ئەڵمانیا نزیکەی 7 جار قەناتی دۆچە ڤێلە مقابلەی لەگەڵ من کردووە قسەم کردووە من لە کەناڵەکانی عەرەبی عێراقی زۆربەی هەرە زۆری بەلایەنی کەمەوە لە هەر کەناڵێک 5-6 جار دەرچوومە قسەم کردووە لە NRT دەرچوومە لە کوردستان دەرچم لە هەموو شوێنێک دەچم من ئامادەم ئێستا لە ڕوودا و 24ش دەربچم و قسە بکەم بەڵام
من قسەی خۆم هەیە باوەرم بەچی هەیە ئەوە دەکەم من ناچمە کەناڵێک وەک ئەوان قسە بکەم من ناچمە کەناڵێک لە بەرژەوەندی کەناڵەکە قسە بکەم من دەچمە هەموو کەناڵێک بە قەناعەتی خۆم قسە دەکەم باوەرم بەچی ئەوە قسە دەکەم من چوومەتە کورسات ڕەخنەم لە ئەیکێتی گردووە ڕەخنەم لە سەرۆکەکەی گرتووە ڕەخنەم لە لاهور گرتووە یعنی من کەسێکم بکوێ بڕۆم بۆ شوونەکانی خۆم دەڵێم بڕۆن سەیری کەناڵە عەرەبیەکان بکەن دەهان مقابلەم کردووە باوەرم بە چییە ئەوە وتووە ئیتر ئەم قسەی زیادانە پێویست ناکە بڵێن کە بچوومە کەناڵی کورسات وەڵام من بۆ بەیەکێتی نەخێر من ڕاستی دەڵێم ڕاستی لە هەمووی باشترە و بە شێوازێکی هیستریایی و فەوزەوی قسە ناکەم طبیعەتم وایە زۆر هەیە منم لە قسەکردندا هاوار و قیژەقیش ناکەم ئەوەی هەمە دڵێم و زۆر شتیش هەیە پێویست ناکە ئینسان هەموو شتێکش بڵێ ئەوەی پێویستە ئەوەی زەڕورە بچیتە دەرەوە ئەو قسانە دەکەی ئەوەی نا پێویست ناکە من ڕێزم بۆ هەموو ئەو هاوڕێیانە هەیە کە خۆیان لەبەرەی گەل دەبینن لەبەرەی معارزە دەبینن و قسەیان کردووە لەسەر ئەم ڕووداوە بە بۆچوونی جیاواز من ئەو شتە بە جوان دەبینم کە چالاکوانان بە تایبەتی ئەوانەی لە دەرەوە دەژین بۆچوونی جیاوازیان هەبوو لەسەر ئەم ڕووداوە هەر کەسێک بە شێوازێک سێری دەکرد ئەمە شتێکی پۆزیتیڤ دەبینم خراپ نابینم بەڵام پێویستە ئێمە خەڵتە گشتێکە بەرنەدەین کە هەموو قەناعەتمان پێیە ئەم وەزعی کوردستان هەیە کە ئێستا خەڵکی تێدا دەژی ئەم بێنەهامەتیە و ئەم خراپیە و ئەم ناعەدالەتی کە لە کوردستان هەیە تۆمەتباری سەرەکی دوو حزبن پارتی وێکێتی بەڵام ئەبێ ئەوەش بزانین 6% خەتای پارتیە 30% خەتای یەکێتیە 10% خەتای ئۆپۆزیسیۆنە ئەمە ڕاستیەکە ئەبێ بزانین من لەو کەسانم کە زۆربەی ڕەخنەکانی من بۆ ئەو حزبەیە کە بەشی هەرە زۆری تاوانی لای ئەوە ئەویش پارتی دموکراتی کوردستانە کە 6% ئەم شتەی لە کوردستان دەکرێت بەرامبەر خەڵکی کوردستان و ئەم شتەی خراپە کە کراوە خەتای پارتی دموکراتی کوردستان بووە و من ئەوان تۆمەتبار دەکەم بۆیە تەرکیزی من زیاتر لەسەر ئەوانە من کەمترین کەسم کە ڕەخنە لە مەعارزە بگرم زۆر جاریش ڕەخنە لە یەکێتی دەگرم بەڵام زۆربەی جارەکان من ڕەخنەم لە پارتی دموکراتی کوردستانە ئەوەی بەدڵی نەبێ دەتوانێت سەیرم نەکە و گەشم لێ نەگرێت ئەوەی بەدڵی نەبێ منی بەدڵ نەبێ با بچێم بخۆی ڕەخنە لە ئۆپۆزیسیۆن و یەکێتی بگرێت کەمێکیش لەسەر پارتی بکەن چونکە پارتی خەڵک زۆرە ڕەخی لێ دەکات سوپاسان دەکەم یەکشت لە کوتایی من دەڵێم هیوادارم لە بیرمان نەچێ سیوێکی ئاب کە مەسعود بارزانی دەبابەی سەدامی هێنا سەر پەرلەمان و شکۆی پەرلەمانیش کات و ئەم ڕۆژە ئەوێ هەموومان نادی بکەینەوە و شەرمزاری بکەین و شتی خراپتریش دەکەن ئەمانە یعنی هیچ کێشەیەکیان ئەمانە کوردیان فرۆشتووە ئەمانە خەڵکیان برسی کردووە ئەمانە هەموو شتێکیان کردووە لە کۆتاییدا وزێکی خۆش و بەردەوام لە خەوات بەردەوامی لە نەڕەزایەتی خۆمان بەرامبەر ئەم دەسەڵاتە بێئومێد نەبین ئەوە زۆر گرنگە زۆر خەڵک دەبینن بێئومێد نەبین شت هەیە شتی باش هەیە گۆڕانکاری ڕوودەدا شتێکی مطلق نییە لە سیاسەتدا ڕۆژێکی خۆش